باوەڕەکەم پێتان بڵێم هیچ کام لەم ئەکتەرانی کە ئێستا ناویان دێنین تاکو ئێستا خەڵاتی ئۆسکاریان بەدەست نەهێناوە. من میر عومەرم، ئەمە کورتە کلاکێتە لەگەڵمانە بن. ئەکتەری یەکەم ئێدوارد نۆرتن کە لە دایکبووی ساڵی 1969 لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا لە دیارترین فیلمەکانی بێردمان ئەمریکن هیستۆری ئێکس، فایت کلاب و پرایمل فیر، ئەمیش بە هەمان شێوە تا ئێستا 3 جار پاڵێراوە بۆ خەڵاتەکە و بەڵام بەدەستی نێناوە. دووەم ئەکتەر جۆنی دێب کە کێ لە بەناوبانگترین ئەکتەرەکانی جیهان لە دایکبووی ساڵی 1963 ئەمیش بە هەمان شێوە لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا لە دیارترین فیلمەکانی پایرەت ئۆف دە کریبیان، چارلی ئەند دە چۆکلێت فاکتۆری، ئێدوارد سێزەرهاند و سوینی تۆت، ئەمیش بە هەمان شێوە تا ئێستا 3 جار پاڵێراوە بۆ خەڵاتەکە. ئەکتەری سێمان سامیۆل ئێل جاکسۆن، ئەمیش بە هەمان شێوە لە دایکبووی ساڵی 1948 لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا لە دیارترین فیلمەکانی پولپ فاکشن و جنگۆ ئەنچیند، بەڵام ئەم تەنها 1 جار پاڵێراوە و خەڵاتەکەی بەدەست نهێناوە. هاتینە کۆتایی، پێمان بڵێ بە ڕۆڵگەڕانی کام لەم ئەکتەرانە سەرسامی و پێت وایە شایستەی ئەوەیە کە خەڵاتەکەی بەدەست بێنایە یان لە داهاتوو بەدەستی بێنێت. من میر عومەر بووم لە کورتە کلاکێتەوانێ، لایکتان بینەچێ لە هاوڕێکانتان شێریکەن و سەلام عەلیکوم.